بینەران شەوی ڕابردوو تەقە لە هاوڵاتێکراوە بە ناوی فرسەد مەلەکی و پاش گەندرانی بۆ نەخۆشخانەی ڕانیە بۆی سەختی ڕینەکەیەوە جیان لەدەستداوە. پۆلیسی راپەڕین لەبارەی ڕووداوەکە ڕاگەندراوێکی بڵاو کردو کە لە بەرەسیم و ئەوان ئاماژە بەوەتن کە کاتژمێر حوتی ئێوارە لە ڕێگای نێوان چوارقوڕنە هیزۆب تەقە لە هاوڵاتێک کراوە ئەوان کورتراوی ناوەکانی ناوی فەیسەد مەلەکیان ئاماژە پێ کردووە باز دەواکە لەنا ئۆتۆمبیلەکەی خۆیدا بریندار کراوە و پاش گەندرانی بۆ نەخۆشخانە گیان لەدەستداوە. پۆلیس راپەڕین دەڵێت ئەوان پەراوی یان مەلەفی لێکۆڵینەوەیان بۆ ڕووداوەکە کردوتەوە و سەرقاڵی ڕێو شوێنی ئەمنین بە مەبەستی زانینی هۆکار ڕووداوەکە. ئێمە بە دووداچوونی زیاترمان لەسەر ڕووداوەکە کردووە تا ئێستا کەسوکاری مەلەکی بە وردی زانیارە نەخستەتە ڕوو، بەڵام بەپێی ئەوەی کە ئێمە بەدوارچوونمان کردو و بۆمان دەرکەوتووە کە فرسەد مەلەکی لە نزیک یان لە قەمتەران کە لەو نزیکانی هێبێش بازگەیەکی ئازایشی راپەڕین هەیە لەوێ تەقەی لێکراوە و کوژراوە. ئەڵبەت گیان لە دەزانی مەلەکی هەرزوو میدیاکان و تۆڕە کۆمەڵاتیەکانی تەنی بەو پێیەی هاوڕێ نزیکی فەرماندەی یان فەرماندە مورادکانی کوردەی بووە کە فەرماندەیەکی باڵای وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە و کۆتاییەکانی مانجی 11 ساڵی 2021 لە ڕانێ تەقەی لێکراو لەگەڵ چەند هاوڕێیەکی دیکەی کوژران. ئەلبەتا و کاتە فرسەد مەلەکیش یاوەری مورادکانی کوردەی کردووە لەوێ، بەڵام فرسەد مەلەکی هیچ گولێکی بەرنەکەوت و بەڵکو دەستگیر کراوە و پاش ماوەیەکیش ئازاد کراوە. ئەلبەت ئەو کاتە کە سوکاری مورادکانی کوردەی دەستی تۆمەتیان بۆ هێزێکی ئەمنی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژ کرد. تا ئێستاش لەبارەی ڕووداوەکەی ئەم یان شەوی ڕابردووی مەلەکی هیچ ڕاگەندراوێک فەرمی لەلایەن کەسوکارەکان و بڵاو نەکرێتەوە، بەڵام ئەوان ئێمە کەقسەمان لەگەڵ کردن کەمێک پێش ئێستا وتیان کە بڕیارە ئەمڕۆ یان پاش کەمێک دێر زانیاری فەرمی لە ڕێی کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی بخەنە ڕوو بۆ ڕایگشتی و وردەکاری کوژرانی مەلەکیش بڵاوەکەنەوە. ئەلبەت ئێمەش لێرەین لە ئیدارە راپەڕین بێگومان بە دوای کەسێدا ئاچین و وتەی کە سوکاری مەلەکیشتان بۆ دەگوازینەوە. ئەوانەی کە گلەی لە ئیسلام دەکەن دەرێن ئیسلام خوێن ڕێژە ئەوە قورئان وەڵامیان دەداتەوە کە زیاتر لە 80 ئاەتمان هەیە باسی پاراستنی نەفسی ئینسان دەکەن، 7 ئاەتمان هەیە باسی دیفاع عن نەفس دەکەن. حتى پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام لهدم الكعبة أهون على الله من إراقة دم المؤمن. يعني كعبة كي برد ببرد دربينا باشترى لوي كوا كسيك بنا حقك زابوية برزان وخوشويستان قد بين لوي نكي توا شيطان بسر ما انت ظال نبي فناب بين بركشتن چونك كشتن حدني اوي كوا بتودة تبي كجي بدانشتش حد بيتك زور عساي بازاران صلح ابوا او رشتي اوبيا ومعقولان سالوي دانشتينا اگر نگيش باني لوي خەڵکێکی زۆر کەوتا بە ئەمریکا و بووە جا حەزیش بتام کرۆ پێ بڵێم یعنی بەڕاستی ئەگەر ئینسانێک بزانێ قەتل چەند گەورەیە قەت دەستت ناچێتێ کەسێک بکوژی. چکە مە ڕۆژانە خەڵک تەلەفۆنمان دەکەن دەرێ مامۆستا خۆم لە پشیلەیەکدایە چ بکەم شەو خەو لێ ناکەوێت. ئەیە دەگەر کەسێک بکوژی هەموو شەو دێتەوە خەو هەموو شەوێ بەرۆ قەت دەگری دەرێ لۆ بە ناحەق منت کوشتیە چونکە ئەمە هەموومانەوەمان بینیە. والله بە سەدانی ئینسانمان هەیە کەسێکی کوشتیە دەرێ واللهی شەو و ڕۆژ خەو لێ ناکەی ئەو کەسێ دێتەوەەوە. ئەوە زۆر گرنگە ئینسان پەنا نەباتە بەرکوشتن چکە خوا دەفەرمێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. إنسان كسب بنا